ئەو ڕووداوانەی کە لەو جێژنە تۆمارکراون تەنیا چوار ڕوودا بوون. سێ ڕووداویان دزیکردنن، ڕووداوێکیشیان شارکردنە. ئەوەی شارکردن هاوڵاتیەک هەڵسەوە بە زامدارکردنی باوکو براکەی لەسەر کێشەیەکی کۆمەڵاتیەویش دەستگیر کراوەوە بە نسبەت دزیەکانیشەوە. تەواوی ئەوانەی کە هەڵسەون بە دزیکردن دەستگیر کراون لە ئەوەیان یەکێک لەوانە ئەو دزێکە کراوە لەلایەن باندێکی ساختە و دزیوە دەستگیر کراوە کە هەڵسەون بە فرۆشتنی زێڕی ساختە بە یەکێک لە زێڕنگرەکانی سۆران و دوای ئەوە چوون بۆ لە هەریرش عینەل بە هەمان شێوە مامەڵەیان بە زێڕی ساختەوە کردەوە لە بەرامبەر زێڕی دیکان کردەوە. دوای ئەوەی پۆلیسی سۆران ئاگادار کرایتەوە تەنسیقێکی لەگەڵ پۆلیسی نەهێشتنی تاوانی شەقلاوە و ئاسایشی شەقلاوە کردو و توانیانە دەستگیریان بکەن کە پێک دێن لە چوار هاوڵاتی بەڕەگەز عەرەبن، دویان ئافرەت و دویان پیاون. لە ماوەی ڕۆژانی پشووی ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز ئەو ڕووداوانێکەوە لە لای ئێمەوە تۆمار کراوە بریتە لە 13 ڕووداوی هاتوچۆ. لە ئەنجامی ئەم 13 ڕووداوەژە 5 هاوڵاتی بریندار بوون و هیچ ڕووداوێکی مردن لە ماوەی ئەم جەژنە تۆمار نەکرا. ئەمەش بە بەراورد بە جەژنی قوربانی پیرۆز ساڵی 2015 ژمارەی ڕووداوەکان بەرەو زیادی چووە، بەڵام ئاستی قوربانیان بەرەو کەمبوونەوە چووە. چکە لە جەژنی 2015 جەژنی قوربانی پیرۆز ژمارەی ئەو ڕووداوانەی تۆمار کرا بریتی بوو لە 6 ڕووداوی هاتوچۆ و هەروە قوربانیش بریتی بوو لە 14 قوربانی، بەڵام لەو جەژنەدا ژمارەی قوربانیان بۆ 5 هاوڵاتی کەم بۆتەوە. بەشی زۆری ئەو ڕووداوانەش کەوا ڕوویان داوە بەهۆی لە ئەنجامی خێرالێخوڕینی شوفێرانەوە بووە. دوو ڕووداویان لە ڕێگەی هامڵتۆن چۆمان بووە، هەروە 4 ڕووداویشان لە مێرگەسۆر بووە، ڕووداوەکانی تریشیان لە سنووری قەزای سۆران بووە و ڕواندز بێ ڕووداو بووە لە ماوەی جەژنی قوربانی پیرۆز.